بەیدەبا ئەڵقەی و دوو هاوڕێ ورچەکە فاشا دەبشەلین گوتی: مامۆستای من. کاتێک هاوڕێیەک لە کاتی مەترسیدا تاقی دەکرێتەوە، چۆن هاوڕێی ڕاستەقینە لە هاوڕێی درۆزن بناسینەوە. بێدەبا زەردەخەنەیەکی کرد و گوتی: پاشای من پرسیارێکی زۆر باش کرد. هاوڕێ وەک ئاوی گۆمێکی ڕوون وایە. کاتێک هەموو شتێک ئارام بێت، ئاوەکە ڕوون دەردەکەوێت، بەڵام کاتێک باهۆز هەڵدەکات، پاکی لە پیسی جیا دەبێتەوە. با بە چیرۆکی دوو هاوڕێ ورچێک ئەم ڕاستیەت نیشان بدەم. پاشا سەری ڕاوەشاند و بێدەبا دەستی پێکرد. باوکم چیرۆکێکی گێڕایەوە. جارێکیان دوو هاوڕێی سەردەمی منداڵی بە ناوی مەم و شوان هەبوون. ئەوان هەردووکیان پێکەوە کەوتبوونە ڕێ بۆ ئەوەی بۆ بازرگانی بچنە شارێکی تر. ڕێگەکەیان بە ناو دارستانێکی چڕ و تاریکدا تێدەپەڕی. چیرۆکێکی گێڕایەوە. کاتێک بە ناو دارە بەرزەکاندا دەڕۆیشتن، مەم بە شوانی گوت: براکەم، ئێمە هاوڕێی گیانی یەکترین. ئەگەر لەم ڕێگەیەدا مەترسیەکمان بەسەردا هات، دەبێت پشگیری یەکتر بکەین و یارمەتی یەکتر بدەین. شوان وەڵامی دایەوە: بێگومان. ئێمە هەمیشە پێکەوە دەبین و قەت یەکتر بە تەنیا جێناهێڵین. دوای ماوەیەک لە ناو دارە تاریکەکانەوە ورچێکی گەورە و ترسناک دەرکەوت. ورچەکە بە تووڕەیی بەرەو ڕوویان دەهات. شوان: باوکم چیرۆکێکی گێڕایەوە. هەموو بەڵێنەکانی لەبیر چوونەوە. لە ترساندا بە خێرایی ڕای کرد و خۆی فڕێدایە سەر دارێکی بەرز. مەم لە خوارەوە مایەوە. ئەو فێری سەرکەوتنی دار نەببوو، هیچ دەرفەتێکی نەبوو بۆ ڕاکردن. باوکم چیرۆکێک گێڕایەوە کە ورچ دەست بۆ لاشەی مردوو نابات. بۆیە بە خێرایی خۆی فڕێدایە سەر زەوی، هەناسەی خۆی گرت و خۆی وەک مردوو نیشاندا. ورچەکە هاتە سەرسەری، لوتی نزیک کردەوە لە گوێی مەم و چەند جارێک بۆنی کرد. مەم وەک بەردێک بێ جوڵە مایەوە. ورچەکە وایزانی مردووە، بۆیە لێی دوورکەوتەوە و گەڕایەوە ناو دارستانەکە. کاتێک ورچەکە ون بوو، شوان لە دارەکە هاتە خوارەوە. بە پێکەنینێکی شەرمەزارانەوە لە مەمی پرسی: هاوڕێگیان، تۆ سەلامەتیت؟ بینیم ورچەکە هاتە سەر گوێت. ئەرێ چی بۆ چرپاندی؟ چی پێگوتی؟ من بە خەمباریەوە سەیری دەموچاوی شوانی کرد. تۆز و خۆڵی سەر جلەکانی تەقاند و گوتی: ورچەکە تەنها یەک ئامۆژگاری کردم. چیرۆکێکی گێڕایەوە. گوتی: هەرگیز لەگەڵ ئەو کەسانە مەکەوەرە ڕێکە لە کاتی تنگانەدا بە تەنیا جێت دەهێڵن و تەنها بیر لە گیانی خۆیان دەکەنەوە. ئەوانە هاوڕێی ڕاستەقینە نین. شوان لە شەرمەزاریدا سەری شۆڕ کرد و هیچ وشەیەک لە دەمی نەهاتە دەرەوە. لەو ڕۆژە بەدواوە مەم تێگەیشت کە هاوڕێیەتی ڕاستەقینە بە قسەی خۆش نییە، بەڵکو لە ڕۆژە سەختەکاندا دەردەکەوێت. بێدەبا سەیری پاشای کرد و گوتی: پاشای من. هاوڕێی ڕاستەقینە ئەوەیە کە لە کاتی مەترسیدا ژیانی خۆی بۆ تۆ بخاتە مەترسیەوە. ئەو کەسەی لە کاتی ترسدا تەنها خۆی دەپارێزێت، شایەنی هاوڕێیەتی نییە. پاشا سەری ڕاوەشاند: ئەها تێگەیشتم. بەو چیرۆکە ئەستێرەیە دواتەنی گێڕاکە دێت دە باسماندا دەدرەوشایەوە.